ئەزیزان لە تۆری یەکەمی ئەمڕۆدا باس لە بابەتێکی گرنگ دەکەین کەویش ئەرک و ڕۆڵ و بەرپرسیارەتی میدیای لە گواستنەوەی نەهامەتیەکانی هاوڵاتیان لە نەهامەتیەکانی کۆمەلگاکەی خۆی بەتایبەتی کە ئێستا ڕەنگە زۆرێک یان میدیایەکی بێشمار هەبێ بەڵام لە جیهاندا بەهۆی ئەوەی کە ئێستا ئامڕازەکان زۆر بوون بۆی کە کەسانێکی زۆر ئەم بابەتە بەکارهێنیان لایەنێک بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێنێ وای کردووە کە ڕاستی ڕووداوەکان وەکو خۆی نەگات زۆر جار بابەتەکان بە شێوازێک با بڵێن شێواوە کە ئێمە نازانین ڕاستی حەقلێک جیاب بکەینەوە بێگومان سڕای پەیدابوونی ئەو میدیا زۆرێکی ئێستا هەیە هەمیشە میدیایەک هەیە کە پارێزگاری لەوە کردووە کە زۆر بە جوانی کاری خۆی بکە پیشەیانە بەدەم هاوڵاتیانەوە بێوە نەهامەتیەکانیان وەکو خۆی بگوازێتەوە ئەم بابەتەوە بۆ مەبەست و مەرامی تر بەکار نهێنێ بێگومان ئێمامانەوێ باس لەو ئەرکە گرنگەی میدیا بکەین و ئەسڵەن گرنگیان بۆ هاوڵاتیەک چۆن ئەو میدیانە بناسێتەوە کاریگەر نەبێ بۆ هەموو شتێک ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە تیڤەکانەوە بڵاوە کرێتەوە و پێویستە چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین و هۆکار چییە کە زۆر جار نەتوانراوە سەرڕای بەردەستبوونی هەموو ئەو ئەمڕاز و ئەو هەموو تیڤی و میدیانی کە هێن وەکو خۆی دەنگ و ڕەنگی خەڵک بگەێنرێەوە بەشدار بێ لە گواستنەوەی نەهامەتیەکاندا باسییان بابەتە دەکەین با میوانداری دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ کە خۆشحاڵیەوە لەم تۆرە لەگەڵمانە کاک دکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر کاک دکتۆر. کاک دکتۆر پێت وایە ئەرک و بەرپرسیارەتی میدیا ئانووسات گۆڕانکاری بەسەرا هاتوویان قورستر بووە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەم بانگێشتەوە بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگ و گەرما و گەرمە لە ڕۆژە ساردەیە سپاس لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان سەبارەت بە ڕۆڵ و کاریگەری میدیا دیارە میدیا وەکو دامەزراوەیەکی جەماوەری ڕۆڵ و کاریگەری هەیە بێگومان لە سەرجەم بوار و کایەکانی ژیان لە باری سیاسی ئابووری کۆمەڵایەتی فەرهەنگی لە باری پێچێنانی ڕایگشتی و شارکردنەوەی جەماوەر بێگومان لە دنیای ئەمڕۆ ینی ململانی و کێبڕکەیەک هەیە لە نێوان میدیای کلاسیکی و نیو میدیای سوشال میدیا و کەناڵە ئاسمانەکان و کەناڵە ناوخۆیەکان و وە کێبڕکی هەیە لە نێوان میدیای حیزبی و میدیای ئەهلی و ئۆپۆزیسیۆنە یاخود میدیای ئازاد یا بڵێن نیمچە ئازاد ئەوانەی کە بڵێن زمان حاڵی حیزبە سیاسەکان یا حکوومەت و دەسەڵاتی سیاسی نین بێگومان ڕۆڵ و کاریگەری میدیا بەپی وەرزەکان و بەپی قۆناغەکان و بەپی ڕووداوەکان ئەگۆڕێت و میدیا پەیوەستە بە بواری ئازادی گشتەکان و ئازادی ڕادەربڕینەوە و پەیوەستە بە بواری بوونی دیموکراسیەت و سیستەمی مەدەنی و کۆمەڵگەیەکی مەدەنی و ینی سەروەری یاسا ئەگەر ئێمە بیبەستینە هەرێمی کوردستانەوە یعنی لەم ساتە وەختەیە کە ئێستا ناڕزایی خۆپیشاندانی مامۆستایان هەیە مانگرتنی مامۆستایان هەیە ینی مێژوو خۆی دووبارە کاتەوە بەڵام بە شێوەی جیاواز ئەنی لە 5/12 یەکە 25 لاوی ئەم شاری سلێمانیە لە بەردەم بارەگەی نەتەوە یەکگرتوەکان مانگرتنیان ڕاگەیان بۆ پشتیوانی و پاڵپشتی ئیدارەیەکی کوردی و دامەزراندنی قەوارەیەکی کوردی لە سلێمانی بەڵام ئێستاوە ئەم ڕۆپی ئەناتە 12 ڕۆژەوە جارێکی تر مامۆستایان و لاوانی ئەم شارە ئەم جارە ئەوان مانگرتن ئەەکەن بەرامبەر بە ئەم ئیدارە کوردیە بەداخەوە دوای 34 ساڵ لە حکومڕانی کە من هەردوو ڕووداوەکەم لە پێشچاوە هەردووکی لە یادە کاتە لە پۆلی دوی ناوەندی بووم بێگومان میدیا ڕۆڵی هەیە لە هوشارکردنەوەی جەماوەر بە پێدانی هەواڵ و زانیاری بە شێوەیەکی بابەتی و واقعی و بێلایەنانە و ڕاست و درستی بەڵام میدیا پەیوەستە بە هوشاری جەماوەر و خەڵکەوە میدیا چاوی خەڵکە میدیا بەشێکە لە خەباتی مەدەنی بەشێکە لە فشاری مەدەنی و دەسەڵاتی چوارەمە ئەمڕۆ ئەتوانی بڵێ لە زۆر وڵات دەسەڵاتی یەکەمە میدیا ئەتوانێت حکوومەت ڕابگرێ چاودێر بێ بەسەر حکوومەتەوە حکوومەت هەڵبوەشێنێتەوە بەڵام لە وڵاتی ئێمە وەکوتم یاسا سەروەر نییە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چالاک نین وشیاری تاکەکان نەگەیشتێتەوە ئاستا ئازادێکی ڕەهان نییە و قۆناغی ڕای گشتیش
ینی تا ئێستا گەڵاڵە نەبووە ڕایەکی گشتی جەماوەری و گشتگیر وی ئەبینی یاخۆ پیشاندان و مارگنەکان بەلاڕێە ئەبرێت یاخود هێشتا پێ نەگەیشتووە ڕایگشتی ینی خەڵکی بتوانێت سەرتاسەری خۆپیشاندان بکات سەرتاسەری ناڕەزایی جەماوەری ڕابگەێنە دیارە دوای باسێکین شێوازەکانی ڕایگشتی چۆنەوە میدیا چۆن نەتوانێت ڕایگشتی دروست بکات بەڵێ زۆر باشە دکتۆر ئەرکی میدیا لە کاتی بوونی نەهامەتی لە کاتی بوونی ڕووداوێکدا لە ڕووی ئەکادمی و ئەبێ ئەرکی ڕۆڵێکی چۆن بگەڕێت لەو کاتەدا میدیا ئەبێت واقعەکەس چۆنە بەو شێوەیە بیجۆزێتەوە نەک بەو شێوەی کە خۆی ئەیەوێ ینی لە هەموو وڵاتێک میدیای دەسەڵات سانسۆری لەسەر نییە ئەوە میدیای ئۆپۆزیسیۆنە میدیای نەیارەکە سانسۆری لەسرە چاودێری لەسرە میدیا ئەبێ لە هەموو قۆناغەکان و لە هەموو کاتی ئاشتی بێ کاتی جەنگ و قەیران و نەهامەتی و تەنگژەکان بێ ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ پەیامەکەی خۆی بە شێوەیەکی واقعی بە ئەمانەتەوە ینی کاری میدیایی بەرپرسیارەتیە کاری میدیایی کارێکی ئەخلاقی و کارێکی کۆمەڵایەتی و جەماوەریە بۆیە میدیا ئەبێت پەیامەکەی خۆی ڕێچکەکەی خۆی پیشەکەی خۆی ون نەکات و ئیشەکەی خۆی بە جوانی بکات ڕۆژنامەنووسان و میدیاکاران ئەبێ پابند بن یاسا و ئیتیکی ڕۆژنامەنووسی و ویژدانی خۆیان حەکەم بێت و هەوڵ بدەن لەوە هوشیارتر بن کە هەندێک لایەن هەندێک میدیای تر دەبن میدیای فەرمی هەیە و میدیای نافەرمی هەیە میدیای سێبەر هەیە و میدیای ڕازگۆ هەیە و میدیای چاواشەکار هەیە میدیا شپشێرێکی دوودەمە ئەتوانێت جەماوەر و خەڵک بەلاڕێ بەو چاواشە بکات و ئەتوانێت جەماوەر هوشیار بکاتەوە بۆ ئاخاری کە داوای مافەکانی خۆیان کەن کاری میدیایی ئەوەیە کە تۆ وا بکەی کە جەماوەر ئەرک و ڕۆڵ و مافی خۆی بزانێت ینی بەشێک لە پەیامی میدیایی پەیامێکی معریفی و هوشیاریە کە بەڵام بێ ئاستی تاکەکانیش بگاتە ئەوەی کە ڕاست و چەپ ینی واقع و خەیاڵ کاری چاواشەکاری و کاری میدیایی لە یەکتر بکەنەوە کاری پروپاگەندەچی ئەمڕۆ لە ئەنجامی سوشیال میدیا و میدیای نوێ ینی جۆرێک لە میدیای نافەرمی و میدیای سێبەر و میدیای کەس خۆی ناکە بە خاوەنی و کە ناوی خوازراوە ماسک و ئەوە بەکارەهێنن دەمامک هەوڵە دەن کە ڕاستەکان بشێوێنن و جەماوەر چاواشە بکەن بەڵام لە هەرێمی کوردستانە ینی ئەمە گەر باسی ئەو دوو قۆناغەکەین خۆناغی ڕاپەڕین و ئێستا ئەمە میدیا لە قۆناغێکی نوێ ئێمەش لە قۆناغێکی نوێن ئەنی ئەو هەموو مایک و ئەو هەموو کەناڵ و ئەم هەموو دامەزراوە میدیایی و پەیج و ئەکاونتی ینی سوشیال میدیا زۆر زۆر چالاکە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئێستا لە قۆناغێکی گواستنەوە یان لە کۆمەڵگەیەکی خێڵەکیەوە بۆ کۆمەڵگەیەکی مەدەنی بەوە نابێ ئێمە بڵێن دروشم و دیموکراسیەتی و ئازادی هەیە بۆ شێوێ لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا ینی ئاستی میدیای فەرمی میدیای حکومی زۆر زۆر لاوازە و لە سفرەوە نزیکە لە سفرەوە ئاژانسی هەواڵمان نییە زانێرەکان پشتڕاست ناکرێتەوە وتەبێژ و ئەوانەی کە بەرپرسن لە کاری میدیای لە ئاستی وەزارەت و حکوومەت کەمتەرخە من دادگاکان کاری خۆیان ناکەن پەرلەمان کاری خۆی ناکات کە پەرلەمانیش بە هەمان شێوە بێت چاودێری حکوومەت و ئەدای حکوومەت و کار و چالاکیەکانی بێت ئەن ئێستاوە حاڵی حاضر نزیکی 12 ڕۆژە لەم شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە مامۆستایان مانگرتنیان ڕاگەیاندووە دەست سەردانیان ئەکەن و ئەمانش بە خێراتنیانەکەن بەڵام مافەکانیان ناسەلمێنن وا دەو بەڵێنێکیان نادەنێ کە کۆتایی بەم نەهامەتیە بێت و مافەکانیان دەستەبەر بکرێ ینی بەداخەوە لەم سەردەمەیە ینی سەرەتاترین ماف موچەی مامۆستایانە ئەخورێت و ئەبرێت ینی حکوومەتێک ئیدارێکی کوردی دوای 34 ساڵ نتوانێت نیو موچە بات خۆ موچەی مانگی 12 هاتووە بڵێن کورتێنانی هەیە ینی ئەوان ناتوانێت نیوەکەی تر ئینکەن پاریش ینی موچەی مانگی 11 و 12یان خواردین لە چی وڵاتێک پلە بەرزکردنەوەیان ڕاگەیاندووە موچە و بژێوی خەڵکیان ڕاگەیاندووە ینی ئەمە دۆخێکی
سەختە بەڕاستی. دکتۆر ئەو میدیای پیشەیانە ئیش ئەکا و کار لەسەر دروستکردنی ڕای گشتیەکە لە بەرژەوەندی خەڵکە ئەتوانین بڵێن ئەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کێسە کۆمەڵک میدیا پیا بوون سەرمایەکی زۆر بێشماریان بۆ سەرفەکرێ و جیاوازیان هەیە لە هەندێک لەو میدیانی کە ئۆپۆزیسیۆن ئەوێ بە جۆرێک لە جۆرەکان دەنگی حەق بگوازنەوە ئەمە وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر دروستکردنی ڕای گشتی لەسەر گواستنەوەی ئەو هەواڵ و زانیاریانی کە زۆر جار میدیا ئۆپۆزیسیۆنەکان ئەیانەوێ بیگەێنن. بەڵێ بەدڵنیایی و بەداخەوە هەتاوەکو ئەم ساتە وەختەکە ئێمە ئێستا خاوەنی قەوارە و ئیداری خۆمانین. بەڵێ ینی حیزبایەتی پێش کوردایەتی خراوە و میدیای حیزبی پێش میدیای ئازاد و ئۆپۆزیسیۆنە و ئەوان تەمیل ئەکرێن ینی پاڵپشتی ئەکرێن پشتیوانی ئەکرێن بە هەموو شێوەیەک تەنانەت لە پێدانی هەواڵ و زانیاری شازیاوازی ئەکرێت لە نێوان میدیاکارێکی حیزبی و میدیاکارێکی بڵێن سەربەدە سەڵات و میدیاکارێکی ئۆپۆزیسیۆن و ئەهلی. هەرچەند لە هەرێمی کوردستان بواری ئابووری میدیا نەگەشتوتە ئەوە وا گەشە بکات میدیاکان بتوانن ینی میدیایەکی تەواو ئەهلی و ئازاد بن. هەموو میدیاکان بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتی دارایی ئەکرێن بە ڕاستەخۆ ناڕاستەخۆ پاڵپشتێکن. بەڵام هەتاوەکو ئێستا دەنگی میدیای حیزبی و دەسەڵات دلێرتر و زاڵتر و ئەوەیە چووکە پشتیوانی ئەکردن و بێشمارترنیشن بە هەموو شێوەیەک دەستکراوەترن و ژمارەشیان زیاترە. کاتە بابەتی سەرمایە دیاری ئەکرێ کاریگەری بخات بە دڵنیاییەوە ینی میدیا وەکو دامەزراوەیەک پێویستی بە تەمیل و پێویستی بە بودجە و پێویستی بە موچە و پێویستی بە کارمەند و ئەوە هەیە. ئەنی هەر لەم کەناڵی ئاسمانی پیان و تۆڕی میدیای کۆمەڵ ینی خەڵکانێکی زۆر هەبوون میدیاکاری زۆر باش بوون بەهۆی کێشە و قەیرانی داراییەوە ناچار بوون بچن لە کەناڵی تر لە شوێنی تر کە کەناڵی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ ینی وەکو قوتابخانەیەک وا بۆ جێدەستیان دیارە کەسێکی وەکو کاک وریا هەمەکەریم پەیامنێرێکی جێ باش بێت یەکەم جار لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەستی پێ کردووە پێش کەناڵی ئەنارتی ئەوانەوە بەسم زۆر میدیاکاری تر ئەبینی ئەوە جێی دەستخۆشی و جێی دڵخۆشیە. بەڵام سەبارەت بەوە بەڵێت بە دڵنیاییەوە لە میدیا یەکێک لە ئەرکەکانی پێکهێنانی ڕای گشتی و پشتیوانیکردنی جەماوەر و ناڕەزایەتەکان و وەگواستنەوە و ڕووماڵکردنی هەواڵ و ڕووداوەکانە وەکو خۆی جێی دڵخۆشیە کە ئێستا ئەبینی کۆمەڵێک میدیای بەرپرس من ناڵم میدیای ئەهلی یا میدیای ئۆپۆزیسیۆن و ئازاد میدیای بەرپرس میدیا ئەبێ بەرپرس بێت هەست بە مەسئولیت و بەرپرسیارەتی بکات وەکو پێغەمبەر دروی خۆی لێ بفەرمێ کولکم ڕاعین وکولکم مەسئول عن ڕەعیەتی. میدیاکار کارێکی پیرۆزە وتنی وشەی ڕاستی و وشەی حەق بەڕووی دەسەڵاتە و ئاشکراکردنی ڕاستیەکان و ڕوبەڕووبوونی گەندەڵەکان و هەوڵدان بۆ چارەسەرینی کێشە و گرفتەکان و گەیاندنی دەنگی ڕەوای خەڵک و گواستنەوەی دەنگ و ڕەنگ و وێنە وەکو خۆی ڕاستیەکان نەشاردنەوەیان هەموو ئەمانە لە هەرێمی کوردستانە ئێستا ینی تا ڕادەیەک هەست ئەەکەی کە میدیای ئازاد میدیای بەرپرس گەشەی کردووە میدیاکاران بەو شێوازە کار ئەەکەن کە بتوانن کێبڕکەی میدیای دەسەڵات و یا ئەو میدیایانە بکەن کە چاواشەکاری ئەەکەن یاخود زمان حاڵی حیزبێکی سیاسی یاخود زیاتر داکۆکی لە مافی دەسەڵات ئەەکەن وەک لە جەماوەر و خەڵک بێگومان میدیا ڕۆڵی هەیە لە کاتی ئاسایی و لە کاتی نائاساییە و ئەبێ میدیا لە هەموو ساتە وەختەکانە حزوری هەبێ ئامادەجی هەبێ ئەوەی جێی دڵخۆشی و دەستخۆشیە کە ئێستا میدیاکاران و مایکەکانیان و کامێرەمان و تیمی میدیاییان بەردەوام سەردانی خێم و چادرگەی مامۆستایان ئەەکەن و پشتیوانیان ئەەکەن و دەنگی دلێریان و دەنگی ناڕەزاییان ئەگەێنن بە دەسەڵات و جەماوەر. بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ینی دەسەڵات جەرێ بەرپرسەکان خۆیان لە ناو حکومەتەوەیان ینی سەردانیان ئەەکەن بە ئاشکرا ئاگدارن گوێشیان لێگرن بەڵام بە گوێیان ناکەن ینی ئەوە کێشەکە لێرایە ینی وا دۆ بەڵێنێکیان نادەنێت کە کۆتایی بێ بەو نەهامەتێ بەس بەڕاستی نەهامەتی شەیانی ئەو مامۆسایانە بەم سەرمایە لە ناو چادرگەیەکە 12 ڕۆژە ماڵ و مناڵی خۆیان بەجێ هێشتووە چەندی تا ینی لە ژنانن کە ئەمەش هەر بۆ خۆی لەوێشەوە جۆرێک لە بێری جۆرێک لە ئەوەی تایە کە زیاتر ئەڵێن پیا و سالاری و نازانم چی سیرەکەی لێرە ژنیشی تایە یان لە هەردوو ڕەگەزەکە لە مانگرتوەکان هەن و 12 ڕۆژە ینی وە خواردنیان لە خۆیان خواردنیان لە خۆیان گرتوێتەوە
لە کەشێکی نائارام و ناتەندروستە ئەژیان چەند تیمی تەندروستی ئەوانە کەم تەرخەمیان نەکردو میدیاکاران جێی دەستخۆشی هەمویان تیمی تەندروستی سەردانیان ئەەکەن بەڵام ئەبێت بەڕاستی وادە بەڵێنێکیان بدرێتێ کە طبعاً ئەوانە نوێنەری هەموو مامۆستایانە نوێنەری من و تۆ نوێنەری هەر هەموو ئەوانن کە سوکاری خوێندکاران ئەنی تەنیا مامۆستا داوای مافی خۆی ناکە ئەی کە سوکاری خوێندکاران لێکوێن یعنی ئێستا کاتی ئەوە هاتووە خۆپشاندانی سەرتاسەری بکرێ مانگرتنی سەرتاسەری ڕابگەیەنرێ یاخیبوونی مەدەنی بکرێ کوچە و بازار و کۆڵان و ترافیکەکان هەمووی دابخرێت بەوە چارەسەر و فشار دروست ئەکرێت نەک تەنیا بە شێوەیەکی جزئی دە 12 مامۆستا لە ناو خێمەیەکە لە ڕۆژێکی وا سارد و سەرما و سەختە دابنیشن ئەوە جێی دەستخۆشیە ئەوە شتێکی دەستەبژێر و نوخبێ و ئەوە وەکو بڵێ تیشکێکە وەکو بڵێ ئاماژەیەکە بۆ دەستکەوتنی مافەکانن بەڵام ئەبێ گشتگیر و سەرتاسەری بێت نەک ئەوانی تر خۆیان نەکەن بەخاوەنی من بەخۆشمانەوەڵم ئەمە مەسەی زانکۆینە ئەنی ئەمە ئەبێت خەڵکێکی دەستە بژێرمان پێترێ لە خۆپشاندانی ڕابردش بە پەنجەی دەست مامۆسایانی هەندێک زانکۆکان هاتنە سەر شاشەوە هاتنە سەر شەقام یعنی ئەبێ مامۆسایانی زانکۆش و مامۆسایانی ئاینیش و ڕۆژنامەنووس و نووسەران و هەموو چین و توێژەکان کە سوکاری خوێندکاران و کاسب و هەموو ئەوانە بێنە سەر جادو بێنە سەر شەقام داوای مافی ڕەوای خەڵکن من ئەوە ئەڵێم ینی تەنانەت ئەم دۆخە ئەم بێموچەیە ئەنی کاریگەری هەیە لەسەر بازار و لەسەر کڕینی فرۆشتنیش ینی زۆربەی خەڵکی لە هەرێمی کوردستان وچە خۆرە ینی لە بازاریشە هەستەکەی ئاڵوێر و کڕین فرۆش کەم بووتەوە کاسبە بەڵام کاریگەری لەسەری هەیە ئەوانی کە شتی لێکردن بە قیستەی کردن بە قەرزی مانگانای کردن ئەگەر موچەکان نەبێت چۆن بتوانن بە قیست بکردن چۆن بتوان قەرزەکانن بنەوە ماگانە لە کاتی خۆی ئەنی ئەمە کاریگەری هەیە لەسەر سەرجەم چین و توێژەکان باش مامۆستا بەهادین وەکو دەزانین ڕۆژانە چەندین ڕووداوێ ناخۆش ڕۆیە چەندین نەهامەتی بەسەر تا کانابێ یاخود کۆمەلگای بە ڕۆیە باشە ئایا دەکرێت میدیا هەر ڕووداوێک کە ناخۆش بۆ ڕوویدا بەشدار بێت لە گواستنەوەی بە گەیاندنی بە بینەر و بیسەرەکانی وەکو دەبینین زۆر جار لە سۆشال میدیاکاندا زۆر ڕوودا و دەبینین ئایا دەکرێت میدیای وەکو سۆشال میدیاکان و ئەکاونتەکان و پیجەکانی دیکە هەموو ڕووداوەکان بە سانسۆر بڵاو بکاتەوە خۆی دوشتە باس کردانی سۆشال میدیا جۆرێکە لە میدیای نوێ و میدیا جاری هەیە تۆ پەخشی ڕاستە خۆی ئەم بەرنامەی کەناڵەکەت هەواڵەکان و بەرنامەکان لە سۆشال میدیایەکە یاخود گرتەیەکی بەشێکی بەڵام لەو ڕۆک سۆشال میدیا ئەمڕۆ زۆر ناتوانری سانسۆر بخیتە سەری لە ڕووی سکوریتی و لە ڕووی ناسنامە و لە ڕووی پابندبوون بە یاسا و ئیتیکەوە هەتا یاسا و ئیتیکێکی وامان نییە کە بتوانێت سۆشال میدیا کە میدیای هاوڵاتیە لێرە هاوڵاتیش بوو تەداخی لەو دێتە ناو سۆشال میدیا و ئەبێت بە نێرەر و وەرگر ئەبێ بە ڕۆژنامەنووس ئەبێ بە نووسەر لێرە کێشەکە ئەوەی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە ئەنی لە خوێندەوار و نیمچە خوێندەوار و دەستە بژێر لە سۆشال میدیا حزوری هەیە ئایا ئاستی هوشیاری و ئاستی ڕۆشنبیری میدیایی گەیشتۆتە ئەوەی بتوانێت پەیامەکان بە ئەمانەتەوە بە ڕازگۆیانە بگەێنێ بەداخۆ ئێمە لێرە تۆمەت بەخشینەوە هەیە داتاشینی سیناریۆ هەیە بۆ سەرجەم ڕووداوەکان ئەوە زۆر جار بە زەقی لە سۆشال میدیای ئەبینی وەکو میدایەکی جێگرەوە و کێبڕکەی میدیا فەرمیەکان لەویا سەیرەکەی خەڵکێک ئەسپیت خۆی تاوەدا و لە ئاوی لێڵامە ڕاوەکات هەوڵەدات ڕاستەکان بشێوێنێ و سیناری بۆ دابتاشێت هەنانەت لە ئەم من زۆر تۆمەت و زۆر سیناریۆم خوێندەوە بۆ ئەم مامۆستا بە ڕێزانەی کە لەژێر ئەو چادرگەیەمانیان گرتووە لە سلێمانی داوای مافی ڕەوای خوێن و داوی مافی ڕەوای سەرجەم چین و توێژەکان و مامۆستایان و مچەخۆران ئەکەن ینی هەرێکە بە شێوەیەک ئەو تۆمەتانە باس ئەکات کە ئەوانە ئەسڵ ئەساسی نییە و پێویستە بەڵێ میدیا لە هەموو خۆناغەکان لە هەموو ساتە وەختەکانە بە ئەمانەتەوە بە گیانی بەرپرسیارەتی ڕاستیەکان ڕووداوەکان وێنەکان بگوازێتەوە ڕووماڵ بکە بۆ جەماوەر و بۆ خەڵک بۆ ئەوەی ڕاستی ڕووداوەکانیان لێ نەشێوێنرێەوە بتوانن ینی هوشیارێکی گشتی هەبێ و ڕایەکی گشتی هەبێ لەسەری میدیا لەم خۆناغەیە تەنیا توانیەتی ڕووداوەکان بوروژێنێت نەیتوانیوە ڕای گشتی پێک بهێنێ ئەمە کێشەیە لێرە بەشێکی کێشەیە لە نێوان ئەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و میدیا کە هاوشانی یەکتن وەکو فشار و خەباتی مەدەنی لە هەموو وڵاتێک لەگەڵ پەرلەمانە ئەم سێلایەنە ئەبێت پشتیوانی یەک و یەکانگیر بن ئەگەر سەری وڵاتانی پێشکەوتوو بکەی کە سیستەمی
دیموکراسی و سیستەمێکی پێشکەوتویان هەیە مەدەنیان هەیە سەیرەکەی یعنی پەرلەمان مەرجعی حکوومەت و خەڵکە بەڵام لێرە حیزب مەرجعی حکوومەت و پەرلەمانیش ینی ئێستا سات و چەند مانگە هەڵبژاردن کراوە تا ئێستا کابینەی نوێ پێک نەهێنراوە و دەرگای پەرلەمان داخراوە لەم ساتە وەختە و لەم هەموو کێشە و خەیرانانەیە پەرلەمان وجودی نییە بەس ناوی هەیە و ناوەڕۆکی نییە دادگاکان بە هەمان شێوە بسەر بەخۆی خۆیان بپارێزن لە یەکلاکردنەوەی کێشە و کەیسەکانە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەبێ ڕێکخراوی زمان حاڵی خەڵک بن بتوانن فشار و لۆبیان هەبێ کە پیاوانەوترە دەسەڵاتی پێنجەم لە دوای میدیا لە هەرێمی کوردستانە بەپی ئامارێک زیاتر لە 5,000 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەیە کە تۆمارکراون لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان لە هەرێمی لە هەولێری پایتەخت ئەم ڕێکخراوانە تا چەندێک زمان حاڵی خەڵکن تا چەندێک توانیوانە لۆبی فشار دروستکەن لەسەر ناوەندی بڕیار بەدەست و دەسەڵاتداران حکوومەت و میدیاکانیش بە هەمان شێوە ئەبێت میدیایەکی بەرپرسیار بن میدیایەکی ئازاد بن میدیایەکی ئازا بن بوێر بن بتوانن داکۆکی لە مافی خەڵکن و هەوڵ بدەن ڕای گشتی جەماوەری پێک بهێنن. کاکتۆر زۆر بە کورتی لە کۆتاییە ئەومان بیر نەچێتەوە دوجار میدیاش لەسەر ئەرک و بەرپرسیارەتی گواستنەوەی هەواڵ زانیاریەکان لایەن میدیاکاران خۆیانەوە تا چەندێک ئەو بەرپرسیارەتە گرنگە بۆ میدیاکاران بۆ پاراستنی ئەو پیشە پیرۆزی کە هەیەە. بەڵێ من لە سەرەتاوە باسم کرد میدیا ئەرک و کار و بەرپرسیارەتیە ئەمانە تا ڕازگۆییە لایەنی ئیتیکی ئەبێ فەرامۆش نەکرێت ئەبێ ڕۆژنامەنووس بزانێت کە ئەو تەنیا تاکێکی سادە نییە نوێنەری خەڵکە چاوی خەڵکە و ئەبێت داواکانی جەماوەر لەسەر چاو بگرێت لە ڕاز و نیازی خەڵک لە ناو دڵ بگرێەوە ئەو بتوانێت ئەو معانات و ئەو کێشە و ئەو گرفتانی جەماوەر بخاتە سەر زمانی نووسین و بە زمانی وشە دەری ببڕێت. لە هەرێمی کوردستانە وەکو وتم یعنی میدیاکان قۆناغێکی باشیان بڕێەوە بەڵام ماویانە چونکە گەشەی سیاسی هوشیاری جەماوەری سیستەمی سیاسی هەمووانی کە ئاماژەم پێکرد ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پەرلەمان لە ئاستی پێویستانین ئەمانە هەمویان بەیەکەوە ئەتوانن فشار لەسەر دەسەڵاتی سیاسی دروستکەن تا ڕادەیەک میدیاکان توانیوانە ئەرک و ڕۆڵ و بەرپرسیارەتی خۆیان بەجێ بگەیەنن بە شێوەیەکی ڕێژەی ناڵێن بەڕەهایی تەڵەن لە میدیاکە بۆ میدیایەکی تر جیاوازە دواتر هەر هەمومان بەرپرسین لەم دۆخە هەر لە میدیاکارەوە تا مامۆسایانی ئاینی تا چالاکوانی مەدەنی و تا مامۆسایانی زانکۆ و مامۆسایانی ئاین هەمووی. باشە تۆ چەند خولەکێکمان مام لەمە پرسیارە بکەم بۆتە پرسیار بووم لەوانەیە میدیاکاران یاخود میدیاکان لە زۆر بابەتی گشتگیر و ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە ڕۆڵی باشیان هەوبێت بەڵام زۆر جار دەبینین کە لەسەر شاشەکان ڕووداوێکی ناخۆش باز دەکرێت کە پەیوەندی بە ئایلێکەوە هەیە یاخود بە تاکێکەوە هەیە دەهێنن ئەمە بەرنامەی لەسەر ئەکەن ئایا ئەم جۆرە ڕووداوانە لە ڕووی ئەکادیمیەوە شیاوە بۆ ئەوەی کە لە میدیایەکەوە پەخش بکرێت و بەرنامەی لەسەر بکرێت نەخێر هەندێک کاروباری تاکە کەسی و دەستخستنە ناو کاروباری کەسی بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە کە تۆ حتا لە بواری تاوانیشە نابێ بە کەس بڵێ تاوانبار ئەبێ بڵێ تۆمەتبار نابێ ناوی سیانی بڵاوکەیت و ئەبێ بە ڕەمز ناوەکە بڵاوکەیتەوە نابێ پێش دادگا بکەوی نابێ ئازادی تاکە کەسێکان و خێزانی پێشێل بکری بڵێ میدیا فرد و ڕایەڵێکی جەماوەری و کۆمەڵایەتیە لە نێوان جەماوەر و خەڵک میدیا هەموو شتێک ناشێ بۆ میدیا بڵاو بکرێتەوە نهێنی سەربازی نهێنی ئەمنی نهێنی کەسەکان و خێزانەکان تۆمەت خستنە پاڵ ناوزڕاندن لەکەدارکردن جاری وە هەبوو لە ناو بەرنامەیە ئەو حاڵەتانە هەستی پێکراوە هەندێک پرسیاری محریز و هەندێک پرسیاری شخصی لە میوان کراوە کە ئەچێتە قاڵبی تەشهیر و دەستخستنە ناو کاروباری کەسێتیەوە و گاڵتەکردن بە میوان گاڵتەکردن بە خەڵک ئەوە زۆر ینی لە سۆشیال میدیای هەستی پێ ئەکرێت نەخێر ئەوانە ئەچێتە ناو یاسای دەستخستنە ناو کاروباری کەسێتیەوە ئەمە یاسای بەدەستێنانی مافی بەدەستێنانی زانیاریمان هەیە و لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ نەتەوە یەکگرتوەکان لە مانگی 1940 باس کراوە باسیەوە کە هەموو تاکێک پێویستە ئازاد بێت پێویستە مافی پەیوەندیکردن و مافی بەدەستێنانی زانیاری هەبێت ئەمڕۆ کێشاوەیە لە سەردەمی تەقینەوەی زانیاریەکانی نوێنی کەناڵەکانی بەرکەوتن و وەرگرتنی زانیاری زۆر بوون و ئەبێ ئاستی و شاری جەماوەر بگات ئەوەی کە بتوانێت ڕاستی و ناڕاستی لە یەکتر واقعی حەقیقی و داتاشرا و لە یەکتر جا بکاتەوە و بگاتە ئەوەی کە داوای مافەکانی خۆی بکە و مافەکانی هاوڵاتی بوون بزانێت
و ئەبێت ئازادیەکان دەستەبەر بکرێت بۆ هاوڵاتیان بەڵێ ئەو کەیسانەش هەیە و لە دادگەشت زۆر لەو کەیسانە یەکلا کراوەتەوە یاخود ڕۆژانە خەڵک سکاڵاوت ئەوانە تۆمارەکەت بەتایبەتی لەباری سوۆشیال میدیا بەڵام لە سوۆشیال میدیا یاسایەکی گشتگیرمان نییە لە سێک کاری ڕۆژنامەنووسی ساڵی ژمارە سپێ ساڵی 2007 هەندێک باس ئەوانە کراوە ئەرک و ماف و بەرپرسیارەتی میدیا کار و دەستخستنە کاروباری کەسێتی ئەوانە تەشیر و ناوزڕاندنە بەڵام ئێستا سوۆشیال میدیا ینی جیهانی تەنیوە و بۆتە میدیای جێگرەوە میدیای هاوڵاتی شتیایە بەشدارە ئەلێرا کێشەکە دروست ئەبێ بەریەکەوتن لەگەڵ میدیاکارە لەگەڵ خەڵکە لەگەڵ یاساکانە ڕوو ئەدات ئەوەش پێویستی بە چارەسەری ڕیشەی هەیە تەنانەت پەروەردەی میدیایی پێویستە لە قۆناغەکانی خوێندنە لە پەروەردە بخوێنرێت لە زۆر ینی لە پەروەردەی مەدەنی ئەوانە گرنگە کە خەڵک فێر بکرێت چۆن میدیا بەکار بێنێەوە چۆن سوۆشیال میدیا مامەڵە لەگەڵ سوۆشیال میدیای بکەوە کاریگەریەکانی گرفتەکانی هەژمون و ئەوانەی چیە لەسەر تاک و خەڵک و هەموو شتێک وە سنووری ئازادی تاکە کەسی چەندێکەوە ئازادی گشتەکان چین نابێت مافی بەرامبەرەکە تو ئەویتر پێشێن بکەیت و دەستخێتە ناو کاروباری کەسێتەوە ئەمە لە سوۆشیال میدیاش ئەبینێت لە هەندێک کەناڵی فەرمیشە هەندێک جار هەستی پێکردن وەکو کەیس ڕوویدا زۆر سپاس بۆ دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ کە لەم تۆرە لەگەڵمانە بوو سپاس بۆ داوێنکردن. سپاس بۆ ئامادەبوونت.